میلمەنی دڵڕفێن و دارستانە دێرینەکان و ژیانی دەشتێکی قەشەنگ ئەمانە هەندێکن لە سەرمایی نیشتیمانی ئەمریکا لە نێو پارکەکانی نیشتیمانیدان. لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا حکوومەتی ئەمریکا بەرپرسیارەتی خزمەتگوزاری پارکە نیشتیمانیەکانی گرتوۆتە ئەستۆ بۆ ئەوەی بە باشترین شێواز بەڕێوان بەرێت و بە چاکترین شێواز نوێنەرایەتی کە لە پۆلیس روشتی و کەلتوری ئەو شوێنانە بکات. جا هەر بۆیە بوونە بەشێک لەم خزمەتگوزاریە و هەروەها بوونە بەڕێوەبەری ئەم پارکانە خەونێکی لە مێژی ژیانم بووە. جۆنەتن جافێز بۆ ماوەی 40 ساڵە کاری لەگەڵ پارکی نیشتیمانی ئەمریکایی کردووە و هەروەها لە ساڵی 2009 بەڕێوەبەری بووە. ناوبرا و سەرپەرشتی 412 شوێن دەکات، هەر لە پارکی نیشتیمانیە مەزنەکانی وەک گراند کانیەن و یەلۆستۆن هەتا دەگاتە مۆنیومنتە مێژوویەکان و هەروەها بەرەکانی جەنگی نێوخۆیی ئەمریکا. گەرەکمە بڵێم کە خزمەتگوزاری پارکی نیشتیمانی تەنها ئاژانسی فیدرالیە، ئەوەی ئەرکی مسۆگەرکردنی دابینکردنی چێژ و خۆشی بۆ هاوڵاتیان دەگرێتە ئەستۆ. ئێمە شوێنی زۆرمان لەو جۆرە بۆ هاوڵاتیانی ئەمریکایی و خەڵکان لە سەرانسەری جیهاندا هەیە، بەڵام هاوکات ئێمە دەخوازین ئێوە شتێک لەمانە فێر ببن. جا ئاشنابوون بێت بە سروشت یان پێکاتەی چینەکانی زەوی یان گۆڕانی کەش و هەوا بێت، هاوکات ئاشنابوونیش بە مێژوو. هاوکاتی ئەوەی پارکەکانی نیشتیمانی لە ئەمریکادا دەپارێزرێن، بەڵام ئەو پارکانە لە کێشەی گەرمبوونی کەش و هەوا بە دوور نین. بۆ نمونە پێشبینی دەکرێت کە بە ساڵەکەکانی نێو پارکی نیشتیمانی لە ماوەی 20 هەتا 25 ساڵی داهاتوودا بتوێنەوە. بەڵام جارفیس کۆمەکی زۆر دەکرێت بۆ پاراستنی پارکەکان، لەوانە پشتیوانی لەلایەن خودی سەرۆک باراک ئۆباماوە کە بەم دواییانە لە پارکی نیشتیمانی یۆسمایتدا دووە. تەنها بڕوانە ئەم دیمەنە کە ناتوانین دوێنەی بە ئایپاد بگریت یان بە تابلۆیەک بیکێشیت، بەڵکو دەبێت خۆت بێتە ئێرە و هەستی پێ بکەیت. لەو دەمەی خزمەتگوزاریەکانی نێو پارکەکانی نیشتیمانی وا پێدەنێتە دووهەم سەدەیەوە بەڕێوەبەرەکەی هیوا دەخوازێت ئەم پارکانە بۆ چەندانەوەی ئایندا بمێننەوە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.